بەکارهێنانی تۆڕە کۆمەڵایەتیەکان لە کوردستان لە ئێستادا بەرەو باشتر چۆ وەک لە بیدایەتەکەی هەر شتێکە لە بیدایەتی شعبێک دەیناسی و ئاشنا دەبی پێی لەوانەیە نەتوان وەکو پێویست بەکاری بینن وەلو ئێستاش لە ئەستە چەوەندە باش نییە زیاتر لە تەشهیرکردن و وەقت بەسەرنەوەوانە بەکاردێ بەس دەتوانی لە هەندێک بواری وەکو ڕێکلامکردن ئیستیفادەی لێ ببینی یان لایانی بازرگانی یان لە ئاگاداربوون لە هەموو پێشهاتە نوێیەکان. خەڵکی کوردستان بەڕای من 150 سوشال میدیا ینی بە شێوەیەکی دروست بەکاردێنن بۆ 150کەی تر ینی بەڕاستی بە شێوەیەکیوا بەکاردێن زۆر جار گرژی و ئاڵۆزی و یان کێشەی کۆمەلایەتی و شتانی لێ دروستوە. ینی سوشال میدیا لە دەوڵەتان بەڕاستی بۆ شتیوا بەکارد ینی جاروایە بزنس یان کاری وای بە سوشال میدیا دەکرێت بەڕاستی ینی هەم قازانجی شخصی و هەم ینی لە دەوڵەتەکەش قازانجیە بەڵام لە کوردستانی مە بەڕاستی بەداخەوە ینی هەتا ئێستا ینی کەسانی و هەن ینی سوشال میدیا لۆ کاری خراپ بەکاردێن کە ڕێژەکی بەڕاستی بەرچاویشە. لە سوشال میدیاکان دەبینین کە زۆر شتی خراپ ڕوو دەداتنەوە دەگەرێتەوە سەر کۆمەلگاکە کۆمەلگاکەشمان لەبەر ئەوەیە کە جۆرێک لە کەناڵەکان هەن کاشتی لە ئەوروپا هاتوتە ناو کوردستان کە لەگەڵ کۆمەلگای ئێمە ناگونجێتن بۆیە هەر ئەو شتانش وای لە سوشال میدیاکان کردووە کە بە خراپە بەکاری بهێنن. دەکرێت ئێمە وەکو هاوڵاتیانی هەرێمی کوردستان سوود لە بابەتی سوشال میدیا وەرگرین بۆ بابەتی بازرگانی یاخود پەیوەندی کۆمەڵایەتی یاخود هەر بابەتێکی تر وەکو ڕاپرسی وەکو بابەتێک کە سوودی لێبینین ئەبینین هەر بەرنامەیەک دێتە کارەوە پێویستە ئێمە سوودی لێبینین نەخوازە وشەی نەشیاو یاخود دنیا و یاخود تەشهیرکردن ئەو شتانە زۆر گرنگە ڕاست بکرێتەوە ئەوەش پەیوەندی بە هوشیاری کۆمەڵایەتیەوە هەیە پێویستە باری کۆمەڵایەتی ڕاست بکرێتەوە.